لەگەڵ هاتنەوەی وەرزی زستان و دابارینی بەفر لە ناوچە شاخاویەکان، دانیشتوانی ئیدارەی گەرمیان ڕوو دەکەنە ناوچە گەشتیاری سەرتەکی بەمۆ لە سنوورەکەیاندا. سروشتێکی نوێیە، بۆیە ئێمە لە گەرمیانەوە هاتین بۆ ئێران حەزمان کرد ئەم سروشتە نوێ ببینین. هیوادارم هاوڵاتیان هاونیشتمانیان کەش و هەوای ئەم ناوچە بەخۆشیوە ببەنە ڕێوە، یعنی ئەو یاری و هینانە بە شێوەیەکی جوان و ڕێکپێ بمەنە ڕێوە، و هیوادارم ژنگەی ناوچەکە بپارێزن. لێبرەوە چەند ساڵێکە بە تایبەتی گەرمیانیەکان بەفریان نەدیوە، ئێستا بەفرباریوە، جەوەکە جەوێکی ڕۆمانسیە، جەوێکی خۆشە، خەڵک تێدە دەرەوە بۆ گەشت و گوزار بۆ خۆشی. بەشێک لە خانەوادەکانیش ڕۆژانی پشوو بە دەرفەت دەزانن تا ئەوەی لەگەڵ خێزانەکانیان بێنە دەرەوە و لە ناو سروشت و بەفردا ساتێکی خۆش و دوور لە جەنجاڵی بەسەر بەر. ڕۆژانی جمعە پشووە، جا پشوو جەوێکی خۆشە، چەند ڕۆژە پێش بەفر باریەوە، ئیترێمەش بڕیارماندا بێنە دەرەوە، لەبەرەوە سەرتەک نزیکترین شوێنە لە گەرمیانەوە لە قەزای کەلارەوە هاتوین، بڕیارماندا بێ بۆ جێگایە. بەشێکی دیکە لە گەشتیاران لە خراپی ڕێگاکە نیگەرانن و دەڵێن لە وەرزی هاوین و زستاندا تاکە شوێن بۆ گەرمیانیەکان گونجاو بێت لە ڕووی کەشوهەوا و لایەنی جوگرافی سەرتەکی بەمۆیە. بەڵام وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن، حکوومەت وەک تەواوی سێکتەرەکانی دیکەی ژیان کەرتی گەشتیاریشی فەرامۆش کردووە. ڕێەکەیشتر ئەبواە ئیمڕۆ خاص لە مەرزەکە نەبواە، لەبەرۆ خەڵک هاتووە بۆ دەشتە و بۆ سەیرانەوەیە، ئەبواە مەرزەکان دابخستایەت، یعنی ئەمڕۆ بۆە دەپشوو بۆیان. ئەستا حالیان ئەم لۆرە گەورانە ینی خەڵکەکەی مزایەق کردووە، ئەوەتە خۆ چای خۆ دەبینی. ئەگەر لۆرەکە نێ زۆر چاکە، ناوەڵە ڕێگەوبانەکەش خراپە. ئەمەش دیمەنی گەڕانەوەی گەشتیارانی سەرتەکە بۆ ئیدارەی گەرمیان کە بەهۆی خراپی ڕێگا و زۆری ژماری گەشتیار، شۆفێران و سەرنشینان بە چەندین کاتژمێر لە ناوچە گەشتیاریەکە مانەوە تا توانیان لە دەربەندی بەمۆ گوزەر بکەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەرتەکی بەمۆ.